بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، برزان خوشويستان، خواي گەورە نعمەتی زۆری لەگەڵ ئینسانی کردووە، مرۆڤایەتی بە شێوازێکی گشتی و بە تایبەتی لەگەڵ ئینسانی مسلمان و ئینسانی بڕوادار. بۆیە وەکو ئەوەی خوای گەورە کە دەفەرمێت وئین تەعودوا نعمة الله لا تحصوها، ئەگەر بتانەوێتن ئەو نعمەتانەی کە خوای گەورە لەگەڵ مرۆڤایەتی و لەگەڵ بەندەکانی خۆی کردوین بژمێریتن ناینە ژماردن. بەڵام دەبینین کە تەنیا لە سێ لەو نعمەتانە خوای گەورە منەتەکەت بەسەر ئیمانداران، بەسەر مسلمانان. بابزانین ئەو سێشتە چییە؟ وەکو گوتمان نعمەتەکانی خوای گەورە زۆر زۆرن، لە ژمار ناین، بەڵام ئەو سێشتە چییە کە خوای گەورە منەتەکەت بەسەر ئیمانداران، بەسەر مسلمانان کە ئەم نعمەتانەی لەگەڵ کردوینە؟ یەک لەو نعمەتانە نعمەتی هیدایەتە، نعمەتی ئەوەی کە خوای گەورە ئینسانی مسلمان، ئینسانی ئیماندار ڕێی پێشان داوە، ڕێی ڕاستی لۆی ڕوون کردەوە و فعلەن ئیمانی هیناوە و هیدایەتی پێ بەخشراوە. بۆیە خوای گەورە دەفەرمێت لە سوورەتی حوجورات ئاەتی 17 يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين. خوای گەورە لەم ئاەتە باسی دووڕوان دەکە، باسی منافقەکان دەکە، خیتابەکە لەگەڵ پێغەمبەرە درودی خوای لەسەر بێ. خوای گەورە دەفەرمێت ئەو منافقانە منەت دەکەن بەسەر تو کە ئەوان دەڵێن ئێمە مسلمانین، بەڵام ئەتوو پێیان بڵێ منەت مەکن بەسەر مە کە ئێوە مسلمان بووینە، بەلکو دەبی خوای گەورە منەتتان بەسەر دەکە کە ئێوە یعنی هیدایەتی بە ئێوەی بەخشیوە. لە نعمەتی دووەم بەڕێزان ئەوەیە کە خوای گەورە کاتی کە ئینسانی ئیماندار، ئینسانی مسلمان دەیبەت بوو بەهەشت، خوای گەورە کاتی کە بەهەشتی دەیکەت بە قسمەتی ئەم ئیماندارە منەتی بەسەردا دەکەت. خوای گەورە لە سوورەتی طور لە ئاەتی 25 تا 27 دەفەرمێت چی وەئەقبەلە بعضهم على بعض يتساءلون. کاتی کە ئینسانی مسلمان ئیمانداران لە ڕۆژی قیامەت لە بەهەشت کاتی کە دادەنیشن بەرامبەر یەک، ڕوبەڕووی یەک دادەنیشن، بیرەوەری دنیا دەینەوە بیرێ خۆیان. خوای گەورە دەفەرمێت لەسەر زمانی ئەوانەی کە لە بەهەشتن وەئەقبەلە بعضهم على بعض يتساءلون قالوا إنا كنا قبل في أهلنا مشفقين. ئێمە کاتی خۆمان دەمانزانی دەترساین لەو ڕۆژەی کە ئەم ڕۆژە دادێت حسابمان بوو دەکرد. بۆیە خوای گەورە فمن الله علينا، خوای گەورە منەتێکی زۆری بەسەرمەدا کردووە وەقانە عذاب السموم، خوای گەورە ئێمەی پاراست لە ئاگری دووزەخ و ئێمەی هینا ئەم بەهەشتە خۆش و پان و بەرینە. بەڕێزان نعمەتی سێیەم کە خوای گەورە دەیکەتە مایەی منەتکردن بەسەر ئیمانداران و مسلمانان، ئەویش ئەوەیە کە خوای گەورە پێغەمبەرێکی بۆی ناردینە کە محەممەد المستەفا درودی خوای لەسەر بی. بۆیە خوای گەورە لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 164 دەفەرمێت چی لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين. زانە بەڕێزان خوای گەورە منەتەکەت بەسەر مسلمانان، بەسەر ئیمانداران کە خوای گەورە کەسێکی نێردراوەکی ناردووە کە خۆشەویستترین کەسە لەلایەن خوای گەورە، کە خوای گەورە هەلی بژاردووە لە ناو هەموو مرۆڤایەتی و هەموو بەشەریەت و هەموو ئینسانەکان، ئەویش کە محەممەد المستەفا درودی خوای لەسەر بی. بۆیە خوای گەورە لێرە منەتەکەت بەسەر ئیمانداران وەجێ خوشیتی کە ئەمە بەڕاستی لەبەر ئەوەیەکە کە لە نعمەتە هەرە گەورەکان کە خوای گەورە لەگەڵ مسلمانان، لەگەڵ ئیمانداران، بەلکو لەگەڵ مرۆڤایەتی کردووە، لەبەر ئەوە محەممەد صلی الله عليه وسلم خوای گەورە ناردووە بۆ هەموو بەشەریەت، بۆ هەموو مرۆڤایەتی وما أرسلناك إلا رحمة للعالمين. خوای گەورە ڕەحمەتەکە بۆ هەموو مرۆڤایەتی ناردووە، بەڵام ئەو کەسەی کە بە شوێری نەکەوی، ئەو کەسەی کە بەجێ نەکە، ئەو کەسەی کە بڕوای پێنەهێنیتن، ئەمە خۆی زەرەرەکە. بۆیە بەڕاستی ئەمە گەورەی پێغەمبەرمان بۆ پێشان دەدەت کە یعنی ئەم زاتە زۆر گەورەیە تەنانەت لە لای زاتی خوای گەورە کە خوای گەورە بوونەوەری دروست کردووە، هەموو کەون و کائیناتی دروست کردووە و خودی پێغەمبەریشی دروست کردووە درودی خوای لەسەروی. بەڵام خوای گەورە هەلی بژاردووە لە ناو هەموو ئینسانەکان، لە ناو هەموو مرۆڤەکان بۆ ئەوەی کە فعلەن شایانی ئەم پێگەیەیە، شایانی ئەم
ئەم شوێنەیە کە ئەم پەیامە بگەینیتن بە خەلکانی تر. بۆیە بەڕاستی بەڕێزان یعنی ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە بیزانین بۆ ئەوەی کە قەدر و پێگەی پێغەمبەری خوا درود و خوای لەسەر بێ لە ناو دڵ و دەروونماندا بەردەوام هەبیتن بۆ ئەوەی فعلەن ئێمە بە شوێن پێغەمبەر بکەوین لە ژیانی خۆماندا و ئێمە لە ڕۆژی قیامەت بەلکو و خوای گەورە بەبەر شەفاعەتی ئەم نازدارەمان بێخیتن و ئێمە ببین بە یەکێک لەو کەسانەی کە یەکەم جار ئێمە گوتمان نیعمەتی هیدایەت خوای گەورە لەگەڵ ئێمەی کردووە و نیعمەتی بڵێن ئەوەش کە موسڵمانین کە بە شوێن پێغەمبەر بکەوین و ئەو جاش بەلکو نیعمەتی سێمیش خوای گەورە لەگەڵ ئێمە بکەتن کە لە ڕۆژی دوایی ئێمە خوای گەورە بمان پارێزیتن لە ئاگرێ دووزەخ و ببینە یەکێک لەو کەسانەی کە دەچینە بەهەشتی خوا کە لە ڕۆژی قیامەت کە ئەمەش یەکێکە لە نیعمەتە هەرە گەورەکان کە فعلەن جێ خۆیتی خوای گەورە منەت بەسەر ئێمە و بەسەر هەموو مسلماناندا بکەتن. وآخر دعوانا الحمد لله رب العالمين.